بینەرانی بەڕێزی بەرنامەی ڕاوەی ڕۆژی ستێر تیڤ لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش جارێکی دیکە بەم ژارێکی نوێ هاتووینەتەوە خزمەتی ئێوەی بەڕێز. لە دوای هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان هەڵبەتە ڕاگەاندنی ئەنجامی بەرایی کە ئەم ئێوارەیە ڕاگەاندان ڕەوشی باشووری عێراق و هەروە وڵاتی عێراق بەرەوکوێ دەڕوە. ئایا لایەنەکان ڕازی دەبن بە ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان؟ ئایا یەکێتی لە پرسی سەرۆکۆماری عێراقدا حسابی بۆ پارتی دیموکراتی کوردستان نەکرد و تاگلایەنانە هەڵسوکەوتی کرد؟ ئایا پارتی دیموکراتی کوردستان و هەڕەشانەی کە دەیکا لە یەکێتی نیشتمانی کوردستان لەمە دووە بە قسەی خۆیان بە شێوازێکی دیکە مامەڵەی لەگەڵ دەکەن تا چەندە ناکۆکی و کێشەکانی باشووری کوردستان قوڵتر دەکاتەوە؟ ئایا ئەم هەڕەشانە نامان گەڕێتەوە بۆ ئەوەی کە جارێکی دیکە دوو ئیدارەیی و هەروە شەڕی ناوخۆ ببنە ئەگەر و لە باشووری کوردستاندا جارێکی دیکە ڕوو بدەنەوە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم ژارانە و ڕاوەکردن و هەڵسەنگاندنیان دوو میوانی بەڕێزمان لەگەڵدایە لێرە لە ستۆدیۆ بەڕێز شاخەوان سعید پێشمەرگەی دێرین و چالاکوانی سیاسی لەگەڵماندا بەشدار دەبێت لە ستۆدیۆکانیشمان لە سلێمانی لە باشووری کوردستانەوە بەسپاسەوە کە یاسین عەلی چاودێری سیاسی لەگەڵماندا بەشدار دەبێت بە ناوی خۆمان و بە ناوی ئێوەی بەڕێزیشەوە زۆر زۆر بە خێراتنی هەردوو بەڕێزیان دەکەین زۆر زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوەی ڕۆژ. سپاس بۆ بەڕێستان. کاک شاخەوان هەڵبەتە ئەمڕۆ ئاوکات کە باز لەم شتانە دەکەین دوو یادیشمان لە بەردەستدا یادێکیانەوەیە کە ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی مام جەلالدا کەس هەم سەرۆکۆماری عێراق بۆم سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی و هەم ڕابەرێکی گەورەی گەلەکەشمان بوو پەیوەستیشە بە ئەم مەسەلەی سەرۆکۆماری بە بەڕێزیان و ئەویش ماوەیەک سەرۆکۆمار بوو لە کار و چالاکی سەرۆکۆماری خۆیشیدا شایەتی بۆ دەدەن کە سەرکەوتوو بووە. دەستپێک ئەگەر پەیامێک شتێکت لەسەر کۆچی دوایی مام جەلال هەبێ پاشانیش ڕۆڵی مام جەلال لە پۆستی سەرۆکۆماردا چۆن بینی بە تایبەتی بەڕێزیشت لە کۆشکی سەلام سەردانت کردو و چەند ڕۆژێکیش لەگەڵیان ماویتەوە. سەرەتا زۆر سپاس ئێوارەی بینەران باش و ئێوارەی هەواڵانی ستێرکتیڤی و جەنابەت باش و سڵاو ڕێزم بۆ کاگیاسین ئێوارەی باش. سەرەتا ئەوەی کە گرنگ بێ مرۆڤ لە ئاستی ئەو هەوڵ و خەبات و قوربانی بەڕێز مام جەلال لە ساڵیادا بیڵێ پێم وایە گەورەی مام جەلال مرۆڤ ئەوەستێنێ لەوەی کە چۆن وەسفی خەباتی مام جەلال ڕۆڵی مام جەلال گرنگی کەسایەتی مام جەلال لە بەغاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وەکو کەسێک کە پێشمەرگەیەکی سادە و خەباتجێڕێکی مەیدانی و دواتر کەسێکی دیبلۆماتکار و پیاوێکی مەزن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرەکەوێ و ئەو ڕۆڵە گرنگەی کە لە بەغا دەیبینێ بەو وێرانەیە کە بەغا لە سەرەتاوە بەخۆیەوە بینی. مام جەلال لە یادیا سەری ڕێز و نەوازش بۆ یادی ئەو پیاوە مەزنە و ئەو پیاوە لە بەغدا ڕۆڵێکی گرنگی بینیوە لە کوردستان ڕۆڵێکی گرنگی بینیوە. چۆن بوو مام جەلال پۆستێکی کە دەوترێت تەشریفاتی وەردەگێڕێتە پۆستێکی ئەکتیڤ زۆرێک لە پارت و لایەنە ناکۆکەکانی کوردستان و عێراقیش لە دەوری خۆی کۆ دەکاتەوە دەیکاتە پۆستێکی بەهێز و بڕیاری بەهێزیش لەوێەوە دەدرێت لای مام جەلالەوە. دیارە بە دڵنیایی ڕۆڵی کەسایەتی مام جەلال ڕۆڵێکی زۆر گەورە بوولەوەی ئەو پۆستەی بەو شێوەیە ڕۆڵی تیابینی و ئەو پۆستەی لە پۆستێکی تەشریفاتی و پۆشتێکی کە ئەوەنە دەسەڵاتی نییە بە پێی دەستور مام جەلال توانی ئەو ڕۆڵە گرنگی ببینێت لەو ناوچەیە کەسایەتی خۆی و ئەهلێتی کەسایەتی مام جەلال و ڕابردووی کەسایەتی مام جەلال توانی ڕۆڵێکی گرنگ بە پۆستەکە بدا. مام جەلال بەهۆی خەباتی قوڵ و دوور و درێژی و بەهۆی ئەو خەباتەی کە لە ڕووی فکری و لە ڕووی نەتەوەییەوە بۆ کورد و بۆ عێراق و ناوچەکە هەڵی بژاردبوو توانی لە بەغایە تەرجمەی بک بۆ کاری سەرۆکۆماری و لە
ئەو فترە زەمەنی کە بەڕێز مامجەلال ئەو پۆستەی بەدەستەوە بوو وێنەیەکی تری پیشاندا کە پۆستی سەرۆکۆمار پۆستێکی گرینگە بە ڕۆڵە دیبلۆماتکاریەکەی خۆی بە لیاقە و بە لەباقەی خۆی بەو جهد و توانایی کە لە کەسایەتی خۆی بوو ئێستا ژەر دەتوانرێت ئەو ڕۆڵەی پۆستی سەرۆکۆمار بۆ بەهێزیە بگێردێت ئەگەر کەسایەتیەکی بەهێز بەدەستی بخە. کەسایەتی بەهێز بە دڵنیایی ڕۆڵی گرینگە لە تەرجمەکردنی ئەو پۆستە و وێناکردنی ئەو پۆستە، بەڵام ئەوەی کە دەبینرێت لە کەسایەتی مامجەلال تا ئێستا کەسێک نەبووە. چەند ئێستا باسی دەکەین کە بەڕێز دوکتۆر بەرهەم دێنە سەر و بازە بەڵچیە ڕاستە، بەڵام کەسایەتی مامجەلال بۆ خۆی تایبەتمەندیەکی خۆی هەبووە سەردەمەکەش ئینسان توانێت ئەوەش لێکدانەوەی بۆ بکات سەردەمەکەش سەردەمێکی زێڕین بوو بۆ خودی مامجەلالش، ینی ئەمەش ئەتوانی ئینسان باسی لێوە بکە کە ئەو سەردەمەی ئەو کاریتیا کرد شێوازی ئەو کارکردن چۆنی بووە، ینی ئەوەش هاوکار بوو بۆی کە مامجەلال بتوانێت لەو پۆستا کارەکە ئەو سیقەیە یا ئەو بڕوایی کە وڵاتە زلهێزەکان بە مامجەلالیان بووە خەڵکی کوردستان و عێراق هەیەیان بوو ئەوە کاریگەری خۆی هەبوو. بەڵێ باشە سپاست دەکەم بەڵبەتە دێمەوە لای بەڕێزت دەچمە سلێمانی لای بەڕێز یاسین عەلی چاودێری سیاسی. بەڕێز یاسین عەلی ئەگەر گوێت لە من بێت دووبارە زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوێ ڕۆژ. ئەڵبەتە ئێمە باسمان لە یادی مامجەلال کرد کە ساڵێکی بەسەردا تێپەڕیوە هەرم ڕۆژ 22 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر شەیدبوونی کاوە عەلی ساڵح ناسراو بە دکتۆر سیروان کە سەرۆکی یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان و ئەندامی دەستەی بەڕێوەبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بوو لەگەڵ چەندەواڵێکیدا مەخابن لە 96 لە قەرەداغ بەدەستی پارتی دیموکراتی کوردستان شەیدکران. من دەمەوێت لە بەڕێزیشتەوە سەرەتا بە یادی دکتۆر سیروان دەست پێ بکەین. دکتۆر سیروان هەندێک کە بەڕێستان هەم وەک برا هەم وەک هەواڵێکی هەڵسەنگاندنی بۆ بکەی پەیامە دەبێت سپاست دەکەم لەم بۆنەیەدا. سپاس سڵاو بۆ بەڕێستان، سڵاو بۆ میوانە بەڕێزەکەتان، سڵاو بۆ تێگڕای بینەرانی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان. بەڵێ ئەمڕۆ 22 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر ساڵ ڕۆژی شەیدبوونی دکتۆر سیروان و چوار لە هەواڵەکانی کە لە کارەساتێکی دڵتەزێن و چاوەڕوار نەکرا و پیلانژێڕەیەکی هێزە بەکرێژیراوەکانی باشووری کوردستانە لە پیلانێکی بۆ بەرنامە بۆ ڕێژراودا بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە چواردەوریان گرتو بە هێزێکی زۆر نابەرامبەر لە ناوچەی قەڵاچوغی شێخ کەریم لە ناوچەی ئەغزەرەری سەر بە پارێزگای کەرکووک شەهیدیان کرد. بەڵێ لە 22 ساڵ ڕۆژی شەیدبوونی دکتۆر سیروان و هەواڵەکانی سەر ڕێز و نەوازش بۆ ئەو شەیدانەدا دەنەوێنینەوە بۆ تێگڕای شەهید یانی ڕێگای ڕزگاری گەلەکەمان. بەڵێ دکتۆر سیروان سەرڕای کە کادر و پێشەنگێکی شۆڕ تەفگەری ئازادی کوردستان بوو، دەتوانین بڵێن لەو بزوتنەوەی جێگەی خۆی گرتبوو و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە خەباتی ڕزگاری خوازانەی سەردەمیانەی تەفگەری ئازادی کوردستاندا و ڕۆڵێکی پێشەنگی دەبینی و ئەو تایبەتمەندیانە کە لە دکتۆر سیروانە هەبوو بۆ باشووری کوردستان زۆر گرنگی هەبوو و بوونی زۆر بۆ ئەم سەردەمە و بۆ ئەم دۆخە نالەبارەی کە 25 ساڵە بەسەر خەڵکی باشووری کوردستانیان سەپانووە پێویستیەکی مێژووی بوو. ئەوەی کە بە دکتۆر سیروان دەکرا و بە هەندێکی تر لەوانەیە نەکرایە لە باشووری کوردستاندا ئەوە بوو دکتۆر سیروان هەر لە سەرەتای لاوەتی ئەوانەیە ڕۆڵێکی پێشەنگایەتی هەبوو و سەردەمی لاوەتی و گەنجێتیە توانایەکی فکری قوڵ و سیاسی و خوێندنەوەی دۆخەکەی بە شێوەیەکی زانستیانە هەبوو کە ئەوە لە تێگەڕای بزوتنەوە کوردیەکانە کارێکی دەگمەنە و هۆکارێکی سەرەکیشە بۆ ئەوی کە شۆڕشەیەک لە دوایەکان و ئەو هەڵگەڕانەوەیەک لە دوایەکانی کە لە باشووری کوردستانە بووە لە 100 ساڵی ڕابردووە نەیتوانیوە ئەنجامێ بگرێ. بەداخەوە ئەو ستایلی کە بزوتنەوەی کوردایەتی کە ناویاننا لە قەوسێکا دەڵێن بزوتنەوەی کوردایەتی کە لە پەچەکردار بەرامبەر بە داژیکاری لە کوردستانە و بە تایبەتی لە باشوورە بە یەک ستایل لە ساڵەکانی 20ەکان و 30ەکانەوە هاتووە تا ئەم ڕۆژ درێژەی هەیە. تا ئێستا ئەو بزوتنەوەیە نەیتوانیوە بە هیچ شێوەیەک لەسەر کەم و کوڕەکانی بوەستێەوە خاڵە لاوازەکانی بوەستێ و ئەو خاڵە بەهێزانی کە پشت ئەسوورە بەگەل و بۆ گەل بێت ئەوەی بەکار نەهێناوە نەیتوانیوە هەمیشە ئەم هێزانە بە خۆ هەڵواسین
بەم هێزی داژیکەر و بۆ هێزی داژیکەرەوانێ بۆ ماوەیەک بەکاریان هێنێنە و ستاوی سیاسەتی خۆیان پێ جێبەجێکردن و دوجار گەلەکەمان بە ماڵوێرانی و بە چیمیاباران و بە ئەنفال و بە جینۆساید و بەتوانەوەیەکی یەکجارەکی کۆتایی پێ هاتووە. بەڕاستی ئەگەر ئەو بزوتنەوانە بوونیان نەبووایە ڕەنگە گەلەکەمان دۆخی لە ئێستا باشتر بووە زۆریش چەند قاتیش ئەوە ڕەنگە دای ئەنێم بۆ لێکۆڵەوانی سیاسی و ئابووری کوردستان و بۆ ئەو کەسانێک کە پسپۆڕن لەو بوارە بەڵام بێگومان ئەوەی کە پەیوەندی بە کای سیاسی ئەوەیە تا ئێستا لە باشووری کوردستاندا ئەو کایە نە بەکار هاتووە و نە کەسی پسپۆڕ و لێزانی هەبووە و ئەو ئەنجامانش کە بەدەست هاتووە لە 70 ساڵی ڕابردووە ئەوەمان پێیاڵێکە ئەم بزوتنەوانە کە لە ژێر ناوی سیاسەتا بەداخەوانێک کاریان کردو و پێشنگاتیان کردووە جگە لە بەرژەوەندی تاکە کەسی و خێزانی و خێڵی بەو لاوانە نانتوانێت تێپەڕێن بۆ ئاستی بەرژەوەندەکانی گەل بۆ ئاستی پێویستەکانی گەل وەڵام دەرەوە بن بەرامبەر بەو بەرامبەر بە سەردەم بەرامبەر وەڵام دەرەوە بن بەرامبەر ئەو کایە سیاسی و ئابووری کە لە جیهانی ئەم ڕۆدادا گوزەرێ و لە پێشکەوتنێکی هەمەلایەنەدایە وەگەلی ئێمە بەداخەوانێ لە سایی ئەم حرەکەتە پاشکۆیانە 200 ساڵی ڕابردووە ئەگەر هەندێک شتی ڕووکەشی لێ دەربکەین لە ڕووی سیاسی و ئابوووریەوانەیە هیچ هەنگاوێکی ئەو تۆی نەداوە کە شایەن بە ئەو پێشکەوتنە بێ کە گەلانی دەور و بەرولایانی کەم گەلانی جیهان بە گشتی پێشکەوتنیان بەخۆیانەوە بینیوە بۆیە دەکرێ بڵین کارەساتەکانی گەلی کوردستان زیاتر لەوە دەست پێ دەکات کە لە ناو ئەو ئەوانەی کە لە ژێر ناوی شۆڕش و بزوتنەوەی کوردایەتی و ناو بزوتنەوەی هەرچێکی ناو بنین بە جیاواز لەوەی کە بزوتنەوەیەکی دادپەروەری بێ بە جیاواز لەوەی کە بزوتنەوەیەکی یەکسانی بێ بە جیاواز بە بزوتنەوەی بێ کە بۆ بەرژەوەندی گشتی تێبکۆشێ لە ژێر ئەو ناوەیە دەیان ساڵ هەر 10 ساڵ جارێک گەلەکەمیان تووشی شەڕ کردووە و دوای شەڕەکەش ئاش بەتاڵیان لێ کردووە یاخود بەلایەکە بە کرێژیرایی بەلای دەوڵەتانی داژیکەرە شکاندویانەتەوانێ و گەلەکەمانیان بە ماڵوێرانی و تەسلیم بە داژیکاری کردوتەوە بەڵێ باشە بەڕێز یاسین من دێمەوە خزمەتی بەڕێز دەچینە ناو مژارەکەمان هەڵبەتە لە پێشەکێکەش ئاماژەم پێدا مەسەلەی هەڵبژاردنەکانی هەم سەرۆک کۆماری عێراق هەم پەرلەمانی باشووری کوردستان لەگەڵماندا بمێنەرەوە دێمەوە خزمەتی بەڕێزت. بەڕێز شاخەوان لە دوای ئەم هەڵبژاردنی سەرۆک کۆمار لە نێو پەرلەمانی عێراقدا کە ئەنجام درا و دکتۆر بەرهەم بووە سەرۆک کۆمار هەروە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کە ئەنجامە بەراییەکان ئەم ئێوارەیە ڕاگەنران پێ دوایە باشووری کوردستان لەگەڵ عێراقدا بەرەو کوێ دەچن. سەرەتا سڵاو و درود بۆ ڕوحیشی دکتۆر سیروان و هاوڕێکانی لە ڕاستی مەسلەی پرۆسی هەڵبژاردننی هەرێمی کوردستان یا پۆستی سەرۆکایەتی کۆمار لە بەغدا جۆرێک لە گەرمی مشتومڕ یا جۆرێک لە کایەکی سیاسی نوێی هێناوەتە کایەوە بەتابەت لە بەغایە پێم خۆش بوو لەو باسە ئەگەر بکرێ پۆلێنیکەین بۆی کە بتوانین بە وردی قسەی لەسەرکەین. سەرەتا گرینگە ئێمە باسی ماهێتی پۆستی سەر و کۆمار بکەین ماهێتەکەی لە شوێیە و لە مەسلەی ماهێتش گرینگە لە ڕووی دەستوریەوە شتێک باسی لێ بکەین و ئەگەر بکرێت لە ڕووی سیاسی و دەوڵەتەکان و هەرێمایەتی ئەو جاش ئەو ململانەیە کە پارتە سیاسیەکان لەسەر مەسلەی پۆستی سەر و کۆماری بەتایبەت ململانەی یەکێتی و پارتی کە چ کاردانەوەیەکی بە سلبی باس کرێ بە ئیجابی. بە قەناعەتی من پۆستی سەر و کۆمار وەکو واقع ئەوەی کە لە دەستوردا هەیە ڕۆڵەکەی ئاشکرایە بۆ هەمولا و ئەو سڵاحیەتی کە بۆ خودی سەرۆک فراهەم کراوە بە پێی دەستور سەلاحیەتێکە ئەتوانرێ بوترێ سەلاحیەتێکە بۆ میلەتی کورد بۆ نەتەوەی کورد گرنگجێکی تایبەتی خۆی هەیە لامان کاتش ئەتوانرێ وەگەر وەکو توارچەوەی عێراق تەماشایکێ لە ئاستی ئەو سەلاحەتی کە سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمان هەیەتی ئەو سەلاحیەتە کورتکراوەترە و بچووکتر کراوەتەوە. پۆستی سەرۆک کۆمار لە بەغایە بەپێی دەستور بەتایبەت لە مادەی 67 سەرۆک کۆمار بە وازحی قسە لەسەر دەسەڵاتەکەی دەکرێت بەوەی کە ڕۆڵی سەرۆک کۆمار لە عێراقدا ئەوەیە کە سیادەی عێراق بپارێزێ و تەوازنێک لە نێوان
چۆنەڵی تەوازنێکی ڕێکوپێک لە بۆ سیادە و سەلامەتی عێراق پارێزیە و ڕۆڵ ببینێ لە پێشخستنی کاری پەیوەندی و دیپلۆماسی لەگەڵ جیهانە. هەروەها لە مادەی 73 سلاحێتی تر هەن کە بە خاڵبەت کراون لە سلاحێتەکانی سەرۆکۆمار. سەرۆکۆمار دەتوانێت مەرسوم دەربکە، مەرسومی جمهوری دەربکە. سەرۆکۆمار دەتوانێت لە مەسلەی حکمی قەزایی قەراری هەبێ، بڕیاری هەبێ و سەرۆکۆمار دەتوانێت لەگەڵ پەرلەمانە کار لەسەر ئەوە بکە پەچی دەسەڵاتەکانی سەرۆکوەزیران بخا بە داواکردن لە دەسەڵاتی هەیە داوا بکە بە مەرجێک کە پەرلەمان هاوکاری بکەن و ئەو داوای ئەو کار بکە و سەرۆکی پەرلەمان بۆی هەیە پرۆژە یاسا تەقدیمی پەرلەمان بکە بۆ سەرۆکۆمار بڵێ بۆ پەرلەمان تەقدیم بکە بۆی کە پەرلەمان هەڵبسێ بە پرۆژە یاسا. لێرەیە ئەتوانی ئەلەمەیە بۆ کورد شتێکی گرنگی تیا ببینی بە تایبەت لە سەردەمی بەڕێز مامجەلال جەنابی مامجەلال چەند جارێک هەوڵ درا پرۆژە یاسایەک ڕێک بخرێ بۆ ئەوەی شتێکی بابەتی لە پەیوەندی بە مادەی 140 وە تا ڕادێک شتێکی تایبەتمەند کە تەوافقی تیابێ بۆ ئەوەی کە گرفتی جێبەجێنەکردنی مادەی 140 و کەرکووک چارەسەر بکە. و لەو سەردەمە بەداخەوە لە سەروبەندی ئەو پرۆژە یاسایە کە ئەوەی من دێتە یادم زۆر ئێتیفاقات کرابووە، کاری لەسەر کرابووە، هەنگاوی گەورەی لێ بۆ نرابوو بەڵام دەرەنجام نەکرا. دەرئەنجام بەداخەوە بەهۆی نەخۆشکەوتنی بەڕێز مامجەلال لەو کات و ساتە بوو. و من خاڵێکی تر پێشەوەی ئەمە بە تەواو بکەم پێم گرنگ بوو ڕۆڵی کەسایەتی مامجەلال لە سەرۆکۆماری کە بە چاوی خۆم لە بەغایە لە کۆشکی سەلام لە بەڕێز مامجەلالم بینی بوو. هەر ئەم خاڵانە نەبوو کە لە دەستورە هەن کە مافی سەرۆکۆمارە پیادەی بکە. سەرۆکۆمار توانی بووی وەکو کەسایەتێکی گەورە و مەزن لە عێراقا ڕۆڵ لە نێوان پێکهاتەکان ببینێ بە تایبەت مەبدەئی تەوافق یعنی ڕێکخستنی ئەو مافانەی کە لایەنەکان بە مافی خۆیان نەزانن و تەوازنێک لەوەی کە هەر کیانێک یا پێکهاتێک مافی خۆی وەربگرێ. مامجەلال بەهۆی ئەوە بەهۆی کەسایەتی خۆی لە ناو پێگە سیاسی و سەربازیەکانش بە تایبەت ئەوەی کە لە هەیبەتی کەسایەتی مامجەلال دەبینراوەکو پێشمەرگەیە کە سڵ دەکرایەوە لە هەنێ هەنگاو بە لە دژی کورد بنرێ. مامجەلال وەکو کەسایەتیەکی پێشمەرگە خۆی لەوێ دەنوان و ئێستا لەم پۆستی سەرۆکۆماریە من ئەوە دەبینم کە گرنگیەکی نوێ هاتووەتە پێشەوە. گرنگیە نوێیەکەشەوەیە کە هەست بەوە دەکەم بە تایبەت لەم پێدانی پۆستی سەرۆکۆمار بە خودی بەڕێز دکتۆر بەرهەم ئەمریکیەکان لە پشتی ئەم هاوکاریە بن و ئەمە بەڵام دەرەنجام بێژگە لە ئەمریکەکانی زۆرینەی پەرلەمان دەنگی پێدا یان ئەوەش دەرخەریەوە نییە پەرلەمان و پێگاتەکانی عێراقیش لەگەڵش بۆ خۆی جێگەی خۆشحاڵەیە کە پەرلەمان 200 لە کۆتا 219 دەنگ بەڕێز دکتۆر بەرهەم هێنای بەرامبەر بە ڕکابەرەکانی وەلو من وەکو ڕکابەر تەماشای ناکەم چکە ئەمە یاریەک بوو بۆ پێگەلەکردنی کەسایەتی دکتۆر بەرهەم بەداخەوە پارتی دموکرات پێی هەڵسا. بەڵام ئەو سەرکەوتنەی کە خودی ئەو بینی ئەوەش ئەتوانرێ بکرێت بە سوودێک لە سوودەکانی دەسەڵاتی سەرۆکۆمار لە ناو بەغایە کە وێنایەکی تر بۆ بەڕێز دکتۆر بەرهەم دروست بووە و بەڕێزی وەکو قوتابیەکی مامجەلال تەوەقوعەکەم کە بتوانێت ئەڵبەتە مامجەلالیش بەپێی هاوڕێکانی هیوایەکی زۆری بە دکتۆر بەرهەمە بووە. هیوای سەرکەوتنی بۆ خوازین و ئەو ئەگەرە زۆرە. باشە سپاست دەکەم بچمە لای بەڕێز یاسین عەلی. بەڕێز یاسین عەلی بەڕێستان چۆن لە هەڵبژاردننی بەرهەم ساڵح دەڕوانن و پێتان وایە گرنگیە و پۆستی سەرۆکۆماریە لە چیدایە؟ هەڵبەتە کۆمار جوواکێن کوردستان کەجەکە وێڕای پیرۆزبایی هەڵبژاردننی بەرهەم ساڵحیشی بە گرنگ وەسف کردووە، هیواشی خواستووە بتوانێت ئەو گەمارۆ ئەتنیکی و
مەزهەبیەی کە ئێستا لە عێراقدا هەیە تێک بشکێنێ و بتوانێت چارەسەری لەگەڵ خۆی بێنەوە متمانەی پێی درراوە کە جەکەستایشی کردووە بتوانێت لە ئاستی ئەو متمانەوە و بەرپرسیارەتیە بێت کە گرتوویەتی ئەستۆی. پێم وایە لە دوای پرۆسی ئازادکردنی عێراقەوانێ و بە تایبەتی تریش پێشووتر لەو 100 ساڵی ڕابردووە ئەو گۆڕانکاریە مەزن و پڕبایەخانی کە کوردستان و عێراقی گرتوتەوانێ پێم وایە یەکەمیان پرۆسی سیاسی و دەستپێکردن و لابردن ڕژێمی سەدام حوسێن و نووسینەوەی دەستوری هەمیشەیی عێراق بوو. ئەوە خاڵێکی وەرچەرخانی زۆر گرنگ بوو لە مێژووی بزافی ڕزگاری خەڵکی کوردستان و تێکڕای خەڵکی عێراقیشدا. لە دوای ئەو پرۆسەیە ئەبینین لەو 15 ساڵی ڕابردووە بە شێوەیەکی زۆر چی سەر ئاسا بەرەو پێش شنگاوی ناوە و ئەتوانم بڵێم هەندێک جاریش بەرەو پاش شنگاوی ناوە، بەڵام ئەوەی کە گرنتی کردووە و عێراق وەک خۆی لە کایەکی سیاسی ماوەتەوە ئەو قوارەی عێراق وەک خۆیەتی کە هێزە نێودەوڵەتیەکان و پشتیوانی دەرەکی توانیوێتی دەوڵەتی عێراق وەک خۆی بێڵێتەوە لە هێرش و پەلاماردانی دەوڵەتانی دراوسێ بیپارێزێ. ئەبێ لە بیرمان نەچێ ئەم هەڵبژاردنە گرنگیەکی هەیە کە لە گرنگی پرۆسی سیاسی عێراق کەمتر نەبووە. یەکەم جارە لە عێراقا دەنگدان لە ناو پەرلەمانە کاریگەری هەیە و بینیمان بۆ سونەکانیش 5-6 کاندیدیان هەبوو ئەو عملی کە بە تەوافقی و کە لە دەرەوانێ و لە ژێر چەتری حیزبەکانە دائەنرا و پەرلەمان وەکو شێوەیەکی کارتۆنی تەنها دەنگی پێدا ئەوان تێپەڕان. پێم وایە ئەمە گرنگی هەیە بەوە ئەوەشمان بینی لە تێپەڕبوونی مەسلەی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە هەمان ململانێ بە شێوەیەکی تون بەرەو پێش ڕۆی زیاد لە 15-16 کاندیدی سەرۆک کۆمار هەبوو. لە ڕاستیە دیموکراسیش خۆی بریتە لەو ململانەیە لەو شێبڕکەیە. بەڕاستی دیموکراسی لە عێراقا کۆمەڵێک کێشە و ئاریشەی بۆ دروست بوو کە لەلایەن ئەحزابەکانەوانێک کە حیزب خۆی دەستی بەسەر دەنگەکان ناگرت و دەستی بەسەر سندوقی دەنگان ناگرت و دەستی بەسەر بە پارە و بە ئیمتیازات و بۆ شێوەی کە بینیمە لە چەند ساڵی ڕابردووە توانیان ئەو دام و دەستگا گرنگ و پڕبایەخانەی وەکو پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی بێبایەخ بکەن. من پێم وایە هەڵبژاردننی بەرهەم ساڵح لە ئەنجامی ئەو ململانەیە گرنگیەکی خۆی هەیە و دەکرێت دەتر لەمە دوا بڵێین ئەو کەسانی کە لە پۆستی دەبیرمان نەچێت بەرهەم ساڵح جگەلەوەی کە دەستور کۆمەڵێک سەلاحەتی پێداوە بەشێکە لە ئەرکانی سەرۆکایەتی عێراق کە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار پێکدێن لەگەڵ ئەنجومەنی دادوەریە. لەبەرەوە جگە لەو مافانی کە دەستور پێداوە دەرفەتی ڕاوێشکردن و دەرفەتی ڕاگۆڕینەوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە زۆرە کە بۆ گەلی کورد ئەوە شوێنێکی گرنگ و بۆ داهاتوش گرنگی خۆی دەبێت. دەتوانین بڵین ئەم پۆستی سەرۆکایەتیە لە پێشترا بە تایبەتی کە وەکو عرفی لێهاتە بوو کە بەشی لەسەر بەشی کورد مەحسوبە و گەلی کورد دەتوانێت ئەو پۆستە پڕکاتەوانێ پێشتر بینیمان ئەبواە پۆستی سەرۆکایەتی بە تایبەتی لەم دەورەی ئەخیرا لە 2014 بۆ 2010 پۆستێکی سڕکرا بوو بە تەواوەتی و مەرجعیەت هەبوو کە یەکێتی نیشتیمانی بوو یا حیزب پارتی دیموکراتی کوردستان بوو بەپێی ئەوە هەڵسوکەوتیانەکردەوە. پێم وایە پرۆسی سیاسی لە عێراقا بەگشتی لەژێر پیلانجێڕیایە و نەک مەسەلەی کورد بە تایبەتی ئەو دەستور و یاسایی کە لە عێراقایە لەلایەن دەوڵەتانی ناوچەکەەوە پیان هەزم ناکرێت چونکە پرۆسی سیاسی لە عێراقا پێشکەوێ بێگومان کاریگەری لەسەر دەوڵەتانی دەوروبەر دەبێ و ئێستا لە قۆناغێکی زۆر یەکلاکەرەوە عێراق بۆ ئەوەی ئەو پرۆسە سیاسیە بە ئاکام بگاوە ئەو 15 ساڵی کە عێراق بە شەڕ و کوشتار و ماڵوێرانی ناخۆیە بووە هەمی بەدەستی دەوڵەتانی دراوسەی بە تایبەتی تر ئێران و تورکیا و بەشێک سعودی و ئیمارات و قەتەر بووە بۆ ئەوەی ئەو پرۆسەیە جێگەی خۆی نەگرێت چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری تیان نابێت تا ئەو پرۆسە لە عێراق جێگەی خۆی نەگرێەوە ئەو بینیمان پارتی دیموکراتی کوردستان دەوڵەتەکان بەڵێ ببوورە پێت دەبڕم پارتی دیموکراتی کوردستان جیاوازتر بیر دەکاتەوە دەوترێ ینی بەرپرسەکانی باز دەکەن بە شێوازێک کە ئەوان ویستویانە و پێشتر باو بوو هەڵبەتە بەڕێزە داماژەت پێدا مەسەلەی حەزب دەستی گرتووە بەسەر هەموو شتێکدا پرۆسەکە وا بەڕێوە نەچووە لە ئێستاش داوان هەڕەشە دەکەن ینی ڕەشە دەکەن هەڵوێستیان بەرامبەر بە یەکێتی بگۆڕێم هەڵوێستە چۆن دەبینن و پێشتان وایە تا چەندە لەگەڵ ئەو پرۆسە دیموکراسیە دێتەوە کە لە پەرلەمانی عێراقدا ڕێی خۆی گرتۆ هێدی خەریکە ئەیتر دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ینی دیموکراسیەتێکی دروست و ڕاست.
براتی کوردستان هەمیشە هەست دەکە ئەو پۆستانێکە لە بەقا لەلایەن کوردەوە بەڕێوە دەبرێت دەبێ مەرجعەتی هەبێ و بێ مەرجعەتەکە شاری هەولێر بێ کە ئەمە پرۆسی دیموکراسی لە عێراقا خاتە مەترسیەوە چونکە لە ڕاستیە ئەوان هەمیشە کەسانێکیان ئەوێ کە جورئەتی ئەوەی نەبێ بێتە ناوەندی بڕیار و بێ مەرجعەت بڕیاردا لە بەغدا بێگومان ئەو پۆستە ئەو پۆستە و پۆستەکانی تریش پۆستە وەزارەکان بێت چ بەڕێوەبەراگشتەکان بێت چ ئەرکانی سوپا بێ چ باڵێزەکان و دیپلۆماتکارەکان بێ هەمووی لە بەغاوانێ تەعیین نەکرێەوە ئەم حیزبانە نانوێ هەمیشە لەژێر دەستی خوا نابێ و ئەو کاتەش ئاراستەیەکی وا هەیە کە ئەو پۆستانە لە ڕێی ئەو پۆستانەوانێ عملی سیاسی لە عێراقا سڕ بکەن بە ژێرەی دەوڵەتی تورکیا و ئێران عێراق بەڕێوە بەرن و کورد ئەگەر نەتوانێت هەموو پرۆسەکەش بە تەواوەتی لە کار بخا ئەوە دەتوانێت بەشێکی لە کار بخا من پێم وایە حیزبە کوردیەکان تا ئێستا ئەو مافی کە بە دەستوری و قانونی عێراق سەلماندوێتی لە دوای پرۆسی سیاسی عێراقەوانێ تا ئێستا ئەو مافەیەک لە سەردەشی بەکار ناتوە کە زەرەر و زیانەکانی بەرچاوە دە ساڵی ڕابردوومان لە بەرچاوە شەڕ و ململانەکانمان لە بەرچاوە واگە و ئەوە پێشم وایە ئەم حیزبە کوردیانە لە ژێر فشاری دەوڵەتی تورکیا و ئێرانایکەن و لە ژێر فشاری دەوڵەتانی کەنداوەدایان کرد پێشتر و ئێستا ناوچەکە بەرەو میحوەربەندێکی قورس دەڕوە و پێویستە عێراق لەم کاتە قسەی خۆی هەبێت عێراق ناکرێت بە پاشکۆیەتی لەلایەن شیعەکان و سونەکانی خلیج و لەلایەن بە تایبەتی هەردوو حیزبی یەکێتی و پارتیش کە تورکیا بە تەواوەتی دەستی خسۆتە هەولێرەوە نوێش ئێرانی شەوڵ دەدا ناوچەی سلێمانی کاریگەری هەبێت لەسەر سیاسەتەکانی لەبەرەوە عێراق پێویستە عێراق لە خۆناغی خۆکۆکردنەوەیە پێویستە حیزبە کوردەکانیش دەرک بەوە بکەن و جەسارەتیان هەبێ و هێزی عێراق ئەوەندە زۆرە ئەگەر بێت و بەکاری بێنی ئەو دەوڵەتانە ناتوانن فشار بکەن و من پێم وایە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەوان کای سیاسی عێراقیان قبوڵ نییە نەمەسەلە کورد و شیعە و عەرەب سونە نییە مەسەلەکە کۆی کای سیاسی لە عێراقا ئەگەر بێت و پێشکەوتن بەخۆیەوە ببینێ ئەوە ئەو دەوڵەتانەی ناوچەکە یان دەبێ ئەوانی شاوشێوەی عێراق ئەو پرۆسە سیاسی قبولکەن یان دەبێ هەڵبوەشێنەوە بەڵێ بەڵێ دێمەوە خزمەتت هەر هەمان پرسیار لە بەڕێزی شت بکەم ئەمە جاری یەکەمە دەوترێ لە دوای سیویەکی ئابەوە یەکێتی بە پارتی دەڵێن نەخێر ئەم نەخێرە تا چەندە بە دروست دەبینن ئایا وەکو پارتی هەڕەشە دەکات دەڵێت معاملە لەگەڵ یەکێتی وەکو جاران ناکەین ئەگەر هەیە شەڕی ناوخۆ ڕوو بداتەوە ئەڵبەتە ئەمە شرۆڤەی بۆ دەکرێت دوو ئیدارەی سەر هەڵبدا ئەڵبەتە نێچیروان بارزانی دەڵێ ئەمە دوو ئیدارەی ڕوو ناداتەوە بەڵام پێتان وایە ئەمە بڕیارێکی دروست بوو یەکێتی دای خۆی لە سەرەتا ڕاستیەوەی من تێڕوانینم بۆی هەیە لە هەڵسوکەوتی پارتی بەرامبەر بە پۆستی سەر و کۆمار ئەگەر ئەو بەدەستی بهێنایە بە وەکو ئەو پرۆسی کە چۆنایەوە لە هەڵبژاردنە بەدەستی بهێنیا بە دڵنیایی ئێستا شتێکی تر قسەی دەبوو و ئەوەی کە ئێستا پۆستەکەی بەدەست نێناوە ئەم هەڵسوکەوتە یا ئەم چۆنەڵی ئەم وتارە ئاگرینانە جۆمان لێت دەبێت بۆی کە هەرێم بەرە و هەنگاوێ دەڕوە کە خەڵک لی دەترسێ لەو هەنگاوانە وەکاری ئەوەش وەکاری ڕاستەقینەوەش بەڕاستی من پێم وایە هەر کاتێ پارتی سیاسی شەرمی لە کۆمەلگا نەکرد ینی هەر قسم لەوانەیە هەر بۆ پارتی نەبێ بۆ بەشێک لە یەکێتیەکانش بە تایبەت ئەو باڵی لە ناوی یەکێتیە کە هاوکاری پارتی بوون بە درێژایی کە لە دوای ڕاپەڕینەوە ئێمەیان ڕەچخەسار کرد ینی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە قوربانیدان کوردستانی ئازاد کرد و باڵەکەی ئەکەوێتە ئێستا من بۆ خۆم دەیگەڕێنەوە ئەم قیچی هەیە ئەمە بەشێکی زۆر لە سەرکردەکانی یەکێتی ناویان لێنا ڕێککەوتن ناویان لێنا تەوافق نەرمینواندن بەڵام ئەم تەوافقە ئەگەر بۆ نیشتیمانی وایە بۆ مەسەلەی نەتەوەی وا زۆر سروشتی بوو زۆر باش بوو بەڵام هەموو لە پێناو بەژەوەندی تاکەکانی دەسەڵات بوون ینی ئەوانەی کە لە ناو دەسەڵات بوون تاک بە تاک ئەمانیان ئەکرد وەکو سەفخەیە کە یەکێتیان بە قوڵاییە بردووە ئێساکانە ئێستا هەرێمەکە خەریکە بکەوێتە مەترسیەوە لە دەست ئەمانەی کە یەکێتیان تووشی ئەم نەهامەتیە کرد بەڵام ئەوەی کە من خۆشحاڵیە دەیبینم لەم پرۆسێسە وەکو جەنابەت دەڵێ ئەمە یەکەمی جارێ یەکێتی بە ڕوونی بە وازیحی دەیڵێ و هیوادارم یەکێتی هەنگاوێکی ترش هەیە کە بیڵێ کە من ئێستا وەسفی پارت بەو شێوەیە دەکەم ئەڵێم ئەگەر پارتێک شەرم لە کۆمەلگانەکە پارتێکی پەروەردەیی نەبێ پارتێک نەبێ حزبێک نەبێ هەوڵدا کۆمەلگا پەروەردەکە بە ئاقاری نەتەوەیی نیشتیمانی وشیاریکە تا هەر کەسێکی هەر هاوڵاتیەکی ئەو نیشتیمانە هەست بە ئینتیمای نەتەوەیی خۆی بکە بۆ ڕزگاری نیشتیمانی هەنگاو بنە
ئێمە لە پارتەکانەوە ئەوەی دەبینین بەتابەت لە پارتی دەسەڵاتدار ئەم جۆرە ململانەیە دەبین تەنها لەسەر بەرژەوەندی لەسەر پۆست لەسەر بۆ حەقێکیش بە پارتی نادەی پارتی ئەوە تا ئەم ێوارە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە 1985 جەنجامی بەرایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئاشکرا کردووە دەڵێ پارتی 595,000 دەنگی هێناواتە 44 کورسی لەو لاشەوە پارتی 25 کورسی لە پەرلەمانی عێراقێنەوە پارتی دەڵێمە لە هەردوو هەڵبژاردنەکە یەکەم بووین ئستحقاقی پۆستی سەرۆک کۆمار بۆ ئێمە یەکێتی چۆن دەبێت دەڵێ بە 18 کورسی و لێرە جەستە بە 278,000 دەنگ و هەروە 22 کورسی ئەوان پۆستی سەرۆک کۆمار بۆ خۆیان بنەوەتە پارتی شتێکی دیکەش ئەڵێ پۆستی سەرۆک کۆمار بۆ هەموو گەلی کووردە تەنها بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیە باشە یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆبەتە لێرە بە کورد حساب ناکرێت بەڵێ ئەمەگەر ئێمە نایبینین کاک هەندرێن لە کوردستانە بە بەرچاوی هەمووانەوە دەیبینن سروشت و ڕواڵەتی پرۆسێسی دیموکراسی لە هەڵبژاردنە چۆن پیادە دەکرێت بە تایبەت هەڵبژاردن لە کوردستانە لە دەیان ڕۆژنامەوان دەدرێت دەیان کیانی سیاسی لێدان دەخوا دەیان سونق دەرفێنرێ دەیان دوکومنت و هەویێت تەزویر دەکرێەوە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم بە هیچ شێوەیە قەنەعەتم بەو دەنگانە نییەوە ئەو دەنگانە 44 کورسی پارتیت پێ ڕاست نییە نەخێر ئەو دەنگانە دەنگی ڕاستەقینەی خەڵک نین ئەگەر من وەکو هاوڵاتیە قبولشی کەم لە نەتیجەی ئەوەی دەسەڵاتم نییە لە ناو کۆمەلگاکەیە ئەگەرنا حزبەکانش وای تێڕوانم کە حزبەکانش بە درێژایی ئەو فترە زەمانەیە کە ڕۆیوە وتویانە هەموو شتێک لە پێناو نیشتیمان و تەوافق هەر وەکو هاوڵاتیەک وەکو من هەڵسوکەوتیان کردووە قبولیان کردووە زانیشیانە کە حەقیقەتیانە بۆ نمونە ئێستا ئەگەر لە دەروەی هەرێمی کوردستان هەر وڵاتێک بگری بە تایبەت لە وڵاتە ئەوروپیەکان لەسەر کردەیەکی وە هەڵسوکەوتێکی وە کە دەیان کیانی سیاسی لێدان بخواوە دەیان سونق بڕفێنرێەوە ئەو هەموو تەزویرە بکرێ هەڵبژاردن پوچەڵ دەکرێتەوە دەنگەکان حساب ناکرێت لەو هەرێمە من بۆ خۆم قەنەعەتم بۆ جۆرە هەڵبژاردنە نییە و ئەوەشی کە دەکرێت ئێمە لە دوجارە بۆ نمونە من کوردێکم دەچمەوە وڵاتەکەی خۆم ئیلتیزام بە هەموو بڕیارەکانی وڵاتەکەەوە دەکەم ئەوە لەوە سەرچاوی گرتووە ئەو دەسەڵاتی هەیە و لە هەموو دنیاش ئەمە هەیە ئەو دەسەڵاتدارە هاوڵاتیش ئیلتیزام بە دەسەڵاتەکەەوە دەکا لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی کە ئەو هەیەی ناچاریەک لە بەرامبەر تۆقانێکەیە و ئەم هەڵس و کەوتەش کە من بۆ خۆم سروشێکی ترش بە تایبەت لە پارتی لە زۆر هێزی ترش دەیبینم کە ئەوەی دەیڵێن نایکەین ئەیکەن ینی دەڵێن نایکەین بە دوودارەوەی نەچیرەوان بارزانانی ئەڵێ دوو ئیدارەی ناکەین ئەوە مەبەستیەوەی دەیکە مەبەستیەوەی دەیکە هەر شتێکە ینی من بۆ خۆمەوە قەنەعەتە لام دروست بووە ئەم دەسەڵاتی ئێمە هەر شتێوتی دەیکەن نایکەن ئەیکەن نایکەن یعنی بۆ منە ئەڵێن خزمەتی نیشتیمانەکەی نایکەن وەکو کوردەواهیش دەڵێن نیوەی سوعبەت ڕاستە باش دێم بۆ خزمەتی بەڕێزت کاک یاسین بەڕێستان چۆن لەو هەڵبژاردنەی پەرلەمانی هەرێمی کوردستان دەڕوانن ئەم ئەنجامە بەرایانەش کە مێوارە کۆمیسیۆن ڕایگەیاندووە لە 1985 پارتی یەکەمە یەکێتی نیشتمانی کوردستان دووەمە پاژە و بزوتنەوەی گۆڕاندێ نەوەی نوێ دێ هەتاوەکو کۆمەڵی ئیسلامی ئۆمانە و پێ دوایە ئەم لایەنانە ئەم نەتیجەیە قبول بکەن ینی پارتیە گەروا بڕوا کورسیەکانی لە 46 نزیک دەبێتەوە ئەگەر 25ەکەی دیکەش ڕابگەێنرێت. ئەو ئەنجامانەی هەڵبژاردن پێش هەڵبژاردننیش ینی لە ناو خەڵقا باو بۆ وتراوە ینی لای خەڵک ئاشکرایە ئەوان ئەو کورسیانە بە ژێرەی ئەوە ڕێگەخەنەوانە کە خۆیان پێویستیان پێێتی و تێپەڕێن لەبەرەوە هەڵبژاردن لە کوردستانە شتێکی شکلیە و بۆ خۆڵکردنە چاوی ڕای گشتی ناوخۆیی و هەرێمی و جیهانیە هیچ پەیوەندی بەوە نییە کە بزانن بۆ چوونی خەڵک چییە و حکوومەتێک وەک پەرلەمانە دروستکەن کە بەدەنگی خەڵک بەوە لە ڕێەوە حکوومەتێکی لێ بکەوێتوانەیە کە نوێنەرایەتی خەڵک بکە. نوێنەرایەتی خەڵک دەمێکە دانراوە لە مێژەوانە کورسەکان بەشکراوە ئەنجومەنی وەزیران بەشکراوە سەرۆکایەتی وەزیران و سەرۆکی وەزیران دیاریکراوە مەگەر لە ناو خۆیان ناخودی حیزبەکە خۆی کێشەی لەسەری بێ ئەویش ئەم حیزبانە بە زیاتر بۆ تەکەتولاتی خۆیان هەڵبژاردنەکەن هیچ عیلاقەی بە خەڵق و بیر و بۆچوونی خەڵقەوەنێ لەسەر ئەوەی کە چۆن حکوومەتێ دیاریکەن و ئەوە ئاشکرایە لای خەڵکی کوردستان و ئەمە
یاریەکە بە پشتیوانی هێزە ئەقلیمیەکان و هەندی هێزی نێودەوڵەتی چەند جارە دووبارە بێتەوانێ من پێم وایە هەڵبژاردننی ئەم جارە لەوانەیە هەرە خراپترین یانە چونکە هیچ شێوەیە ئەوە جیاواز لەوەی کە هەر سیستەمی هەڵبژاردن لە کوردستانە سیستەمێکی سەقەت و نالەبارە بۆ هەرێمی کوردستان چونکە ناکرێ مەسەرەن تۆ لە عێراقا سیستەمی باسنەیی هەیە لە هەمان کاتیشدا هەر پارێزگایەک کورسی خۆی بۆ دیاریکراوە و پارێزگایەک ناتوانێت دەنگی کورسەکانی تر بخوا ئێستا سنووری پارێزگای دووەک سنوورێکی بەرفراوانە دەشتی مووسڵ و نینەوە هەمیەگرێتەوانێ و پارێزگای مووسڵ پارێزگای دووەک هەمومان دەزانی پارێزگایەکی بچووکە بەقەدەر سلێمانی کورسی پەرلەمان دەبا و زیاتریش دەبا لە کاتێکە ئەگەر بینیمان لە هەڵبژاردننی عێراقا نەوعێ لە نیمچە عەدالەتی تێدا بچووکە کورسەکانی شاری سلێمانی دیاریکراو بووە و ئەگەر باشە پێتان وایە بەڕێز یاسین عەلی دووبارە دوای ئەم ڕاگەاندنی ئەم ئەنجامانە پارتولایەنەکان پێکەوە دادەنیشتنەوە پۆستانە لە بینی خۆیانە دابەش دەکەنەوە ئەم هەڕەشە و گوڕەشانەش تەنها خەڵەتاندنە. ئەم قۆناغەوەکو ڕابردوو تێپەڕێک قۆناغەکە هەستیارە گۆڕانکاریێکی مەزن لە ناوچەکە هەیە هێزەکان بەرەو میحوەربەندی ئەڕۆن ئەوە لە بیرمان نەچێت تورکیا و ئێران سەر ڕای ناکۆکیەکانیان لە هەندێک شتی دەربارەی عێراق و دەربارەی هێزە هاوپەیمانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نیمچە هاوپەیمانێتێکیان هەیە و ئەم جارە حکوومەتی هەولێر بە شێوەی جاران ناتوانێت تێپەڕێنرێت لەبەرەوەی لە بیرمان نەچێت لە ساڵی ڕابردووانە حکوومەتی عێراقی بڕیاری داوە بڕێک پارەی نەوت کە لە کەرکووک لە دەستی دەرهێنان ئێستا بە سەرگەلی کوردستانە دابەشی کاتەوە ئێستاوای کردووە خەڵکی کوردستان هێندا احتیاجی ئەو موچە نییە بۆی ئەم جارە زیاتریش تەزویریان کرد لەبەرەوە ئێستا پێویستیان بەوەیە کە زیاتر هێزی خۆیان بەسەر گەلا پسە پێنن و بینن گەل وەکو جاران چاولەبەری ئەوان نییە و هەندێک گۆڕانکاری لە بەغاش ڕوئەدا کە بەپێی دەستور و ئیستەحقاقاتی گەلی کوردستان ئەو شێوەیە کە لە 4 ساڵی ڕابردووە لە شێر ناوی داعش و هێنانی داعشە بەسەر خەڵکی کوردستانیان سەپان تازە داعش تێکشکا و پشتیوانی داعش کە تورکیا خۆی خەریکە بەرەو ئەوە دەخرێتە ژێر گەماروانێ و هەموو هەڵس و کەوتەکانی لە ژێر پرسیارایە و دەوڵەتی ئێران وەکو دەوڵەتێک کە ستاتویەکی بەهێزی هەیە لە کۆمەڵی نەتەوەیە گرتوەکان و لە ناوچەکەشە ئێستا کەوتوتە ژێر پرسیارە و ئەمریکا و بە تایبەتی ئەوروپاش ئێستا هاتوۆتە سەرهێڵ کە فشارێکی زۆر دەکەن ئەمە وا دەکا کە ئەم حکوومەتێکە لە هەولێری شەیە وەکو جاران بۆی سەر نەچێ و دەبینین ئەو تەزویرە کە کراوە بۆ ئەوەیە یەکلایەنە بتوانێت حکوومەتێک تەشکیل بکە بۆ پێم وایە مەسلەی دوو ئیداری تا ئێستا یەک ئیداری شتێکی شکلی بووە لە ئەسڵا هەردوو ئیدارەیی بووە لە ئەسڵا هێزی پێشمەرگە هێزی هەرێم نەبووە هێزی ئاسایش هێزێکی مرکزی نەبووە لە هەرێمی کوردستانیشدا لە بیرمان نەچێ ئەو دەوڵەتە دەوڵەتێکی مرکزی بەقوت بوو لە ڕووی ئیدارە و پارەوە فقط دەژینات لە ڕووی سیاسیەوانێ هیچ ساتویەکی نەبوو ئەو بینیمان پەیوەندەکانی دەرەوان زۆر خراپە پەیوەندە دیپلۆماسیەکانیان ئاستی سفرە پەیوەندەکانیان لەگەڵ عێراق و دەوڵەتانی ناوچەکە پەیوەندیەکی کلکایەتی و پارە و ئەمانەیە هیچ پەیوەندیەک دینە لەسەر ئەساسی هاوسەنگی هێزی پێشمەرگە بۆ هەموو قەبارە و بۆ هەموو